زیاتر لە 15 ساڵە ئەزموونی کارکردنی هەیە و ئیشی جوانکاری بەرد و داتاشینی دەکات. عوبەید دەستووری کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە و هاتووەتە شاری سلێمانی لەگەڵ وەستا و کرێکارەکانی هاوڕێیدا بە شێوازێکی کللتوری و هونەری ئیش لە دەروازەی شەقامی مەولەویدا دەکەن کە خات و شاناز ئیبراهیم ئەحمەد ئەرکی نۆژەنکردنەوەکەی گرتووەتە ئەستۆ. وەڵام ئەمە زمانی مانەوەی هەیە، ئەمە چونکە ئیشێکی وردەکاریە، حەداقل 2-3 مانگ تو لە کێشەمیشە جاتەواوە بێ، چون ئەمە گشتی دەستگیرە و گۆشەی هەیە، گۆشەکان گشتی وەختگرە، مەسەنیسێ بەردێ وەکو ئەم بەردە ئەمە دوو نەفشی پێڵێن تا بەردێ ئاوا دروستەکەی سێ چوار لەو بەردە سادەکان دروستەکەی بەردی ئەو بینیە. ئەم گۆشەیە ئەشێ لەگرەوە نمابێ لەگرەی چوار بازم نمابێ بە گۆنیا چاکیکەی لەبە بەردی معدەنی باخە کۆنە بەردێکی زۆر مقامەتی زۆرە لە بەرگەرما و سەرما، ئەمە مەوادی ئاسنی تێکەڵە ئەم بەردێ. ئەندازیار و سەرپەرشتیارانی پرۆژەی نۆژەنکردنەوەی دەروازەی شەقامی مەولەوی دەڵێن بە شێوازێکی ئەندازیاری و هونەری و کللتوری جیاواز لە ڕێگەی جۆرە بەردێکی تایبەتەوە دەروازەکان نۆژەن دەکرێتەوە بە تەواوبوونیشی سیمایەکی جوان دەبەخشێتە شاری سلێمانی. لەسەر ئەرکی تایبەتی نووسینگەی خات و شاناز ئیبراهیم ئەحمەد ئێمە هەستاین بە نۆژەنکردنەوەی دەروازەی مەولەوی. دەروازەی مەولەوی بە نزیکەی 500 مەتر مربعە. ئەم 500 مەتر مربعەیە یەکەم جار لە یەکەم مەرحەلەیە هەستاین بە دانانی ئەسکەلە و لێکردنەوەی ڕووکارە کۆنەکە. دوای لێکردنەوەی ڕووکارە کۆنەکە هەستاین بە پاکردنەوەی و پاشان داکوتینی شەبەکەی BRC. ئەم شەبەکەی BRC لە مەرحەلەکانی داهاتووە گرنگیە بێ بۆ هەڵواسینی بەردەکان. دێکی تایبەتە لە هاورامانەوە دەهێنرێت. لێرە چەند ستافێکی تایبەت کە ستافێکیان کوردی ڕۆژهەڵاتی کوردستانن هاتوون بۆێرە بۆ داتاشین بەردەکان و ستافێکی تریش تایبەتن بە دانانی بەردەکان بۆ ئەوەی کە هەم شێوازێکی کولتوری و سیمایشی کوردەواری پێوە دیار بێم دەواازەیە. بڕیارە دوای کۆتایی هاتنی نۆژەنکردنەوەی دەروازەی شەقامی مەولەوی لە قۆناغی دووەمدا شۆستە و کەلەبستۆن و دیواری تەنیش دەروازەکان نۆژەن بکرێتەوە و ڕەنگ بکرێت. بەمەش ئەو دەروازەیە لە داهاتوودا سیمایەکی جوان و درەوشاوە کە گوزارش لە کللتور و هونەر و ڕەسەنایەتی کورد دەکات دەبەخشێتە شاری سلێمانی. هێمن کەمال، کورسات نیوز، سلێمانی.